سیارەم وەرگەڕایی بە سیارەش کرد هەر پێکەتەوەی دیشی وەرگەڕا کچەکە ئافرەتەکە لە جێ خۆی ڕخوات سیارەم مەنەفێسە ڕقم نییە ئەو ئۆتۆمبیلۆنەی بێ تاڤڵونیان بێ سەرەتان سەرپێچی تووجود دەکەن وەکو لە ترافیکەکان دەدەنیان خێرایی ڕۆدەبەدەر لێ دەخۆڕن. ئەگەر حکومەت دەیەوێ ئەو سیارانەی کە بە مەنەفێس داخیل بووینە و دەیەوێ لە کۆرە کێشەی تۆزوباییوە بیتەوە دەبی حکومەت چاو لە غرامەی خۆی بپۆشیت. ئەمن ئامادە نیمە ئێستا مەقسەد بچم 5-6 میلیۆنی بدەم سیارەش بای 30 وەرەقەی بی. ئەو ئۆتۆمبیلان پێشی یەکی 5/2010 کە داخل بۆ دەتوانن بێن تۆمارکە 94 تاکو 2010 شمولی دەکاتن ما باقی 2011 ناگریتەوە. بۆ پاراستنی باری ئەمنی هەرێمی کوردستان و ڕێگەگرتن لە خۆت زیینەوە لە ڕێنمایی و سزاکانی هاتوچۆ وەزارەتی ناوخۆ چەند ڕێنماییەکی دەرکردووە. سەرجەمەوە ئۆتۆمبیلانەی کە لە خوارەوە دیاریکراون لە تۆماری هەمیشەیی بە ڕێبەرایەتەکانی هاتوچۆی هەرێم تۆمار دەکرێن. بەرنامەی ترافیک ئەمجارە بە دوواداچوون بۆ کێشەیەک دەکات کە چارەنووسی هەزاران کەسی پێوە بەندە. ئەو کێشێش هاتوچۆیەوە ئۆتۆمبیلانەیە کە بێسەرەتان و بەشێکیان تابلۆی بیانیان بەستاوە هاوکات بەشێکیان پێیان دەگوترێت تۆزوبا. ئەمانە بە شەقامەکاندا دێن و دەڕۆن لە بازاڕەکان بە ئاشکراکڕین و فرۆشتنیان پێدەکرێت بەشێکیان لە شەقامەکان سەرپێچی زەق ئەنجام دەدەن هەندێکیان ڕووداوی دڵتەزێن دەخڵقێنن. لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی بێ تابلۆ و بێ بەڵگەنامە کە بەشێکیان پێیان دەگوترێت تۆزوبا زیادی کردووە. پۆلیسی هاتوچۆش لە زیادبوونی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە خۆی بێبەری دەکات. ئەو ئۆتۆمبیلانە زۆرترین سەرپێچی ئەنجام دەدەن لە لێخوڕینی خێرا و تیژڕەوی و وەستانی قەدەغەکرا و لێدان لە چرای سوور و دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن هەندێک جاریش کەتن و تاوانیان پێ ئەنجام دەدرێت. لە سەرەتای بەرنامەی ترافیک بە چیرۆکی ڕووداوێکی ناخەژێن دەست پێ دەکەین. ترافیک چیرۆکی ئەو ڕووداوەی هاتوچۆ کە ئۆتۆمبیلێکی بێت تابلۆ خوڵقاندوویەتی دەجێڕێتەوە. بێ من پێ بوو لە لای مەسیفی لە ڕێگە مەسیفی گەڕابووم بچم ماڵم لە دارەتویە لەسەر 120 تووشەگایکی بووم ئافرەتێکی مرد سیارەم وەرگەڕا سیارە کەت کچێکیش لە ناوی مرد ئافرەتێک مرد هەر ڕاست لەوی شورتە هات منش خۆم تەسلیمی شورتەم کرد کچەکە لە جێ خۆی ڕێخوای کرد شورتە شەمنیان برد مرکز شەمنی نایێرە وەڵڵەو حادسە تقریبا 120 بووم 130 داژتم لەسەر 120 بووم لە دەستم کترۆن نەماتایەت تقا سیارەم وەرگەڕایی بە سیارەش کرد هەر پێکەتەوەی دیشی وەرگەڕا سیارەم مەنەفێسە ڕقم نییە ئەوەلیات هیچ نییە کچەکە ئافرەتەکە لە جێ خۆی ڕێخوای کرد. شعارەکەم شێکی غەڵەتم کردی غەڵەتەکەم لە بۆ سیارەم مەنەفێسە و ئەوەلیاتم نییە ئێستا هەر ناتوانم ڕوبەڕوو بووم لەگەڵ حاکم ئەو تشتێکە بە من ڕوودا ئەو ئێستا بە قانون لە عەمدەن خراپترە قەتل عەمدەن خراپترە ئەوەلێ سیارە بەبێ ئەوەلیات لە لای حکومەتی بە حساب بە عەمدە نەتوانە فەرق شتێ بە قەزا و قەدەر حسابی لۆت ناکە لۆ خەڵکەشی دەڵێم سیارە بەبێ ئەوەلیاتی ناژۆ هیچێکی زۆر غەڵەتە زۆر غەڵەتێکی گەورەیە تووشی هەرچی ڕووداوەکی بینە ئەلە مردن هەر تەخێکی سیارەی بکەی خۆکابرا لەو جادەی بێلۆ توی ئیشەکە دەبێت بەسەر توی ئەوە من ساڵە کوچتەک لێرەن ئەدی کو ناخۆش نییە ژیان حسێب کە مردینە و مردنەکە لێرە خۆشترە ئەتۆگەر بمری لێرە خۆشترە مردنەکە لە ئەو جیەکە ئێمە لێرەینە ئەم سێ منداڵم هەیە خێزاندارە ئەوە 1 ساڵە من لێرە کەتیمە و خوا دەزانی حکومشم چەندە.
ترافیک بەرەو شاری سۆران هەنگاو دەنێت چونکە ڕێژەیەکی زۆر لەو ئۆتۆمبیلانە بوونیان هەیە. ئەو ناوچەیە یەکێکە لەو شوێنانەی کە ژمارەیەکی زۆر لەو جۆرە ئۆتۆمبیلانەی تێدا دەبیندرێت. دەرچوونی ئەو بڕیارە بوو بەمایی دڵخۆشیە و کەسانی کڕین و فرۆشتن بۆ ئۆتۆمبیلانە دەکەن. ئۆتۆمبیلەکان هێندە زۆرن، خەریکە ئەو بازاڕانە قۆرغ دەکەن و شەقامەکان دەخنچێنن. هەموو ئەوانەی باسمان کرد بوونەتە گرفتی گەورە بۆ هاتوچۆ و لایەنی ئاسایش بە تایبەت بەشێکیان هۆکاری زۆربوونی ڕووداوی هاتوچۆن پابەندی هیچ یاسایەکی هاتوچۆ نابن. بارێزم نزانێرە قەدەغا بەخوای پێکەوە هاتمێرە خوازان وەختێ تو قسەکردی ئەم ڕاستای بە بەڵای تو شێوەکی ناسۆی ڕاستۆیرە ناو شۆرە قەڵە بۆڵغی دروستبی لە بەڕەمەزۆنی خەڵکێکی زورت ناچارین وەسڵێکی بوودا ببڕین 30,000 دینار شواستان لە شوێنی قەدەغا. ئێمە وەکو پلیسی هاتوچۆ زۆر دڵخۆشین با بڕیارەی جەنابی وەزیری ناوخۆ کە بڕیار درەوە ئۆتۆمبیلانەی بێ تابلۆیان بێ سەرەتان یان ئۆتۆمبیلەکانی تابلۆی بیانین تومار بکرێن بۆ هاو نیشتیمانیان چونکە ئەرکی ئێمە زۆر قرسە بەرامبەر ئۆتۆمبیلانەی بێ سەرەتانیان بێ تابلۆیان ژمارەی بیانین. ئیجراتکردن لەگەڵ ئۆتۆمبیلانە کە توزێک زەحمەتە و نەخوشە ئەرکمان زیاتر قرستر کردووە چونکە ئۆتۆمبیلانە زیاتر سەرپێچی هاتوچۆ ئەنجام دەدەن تووشی ڕووداوی پێکدادان دەبنیان خول لە هاوڵاتیان دەدەن حتا ئیجراتکردن لەگەڵ ئەوانە زۆر قرسرە وەک لە ئۆتۆمبیلێک کە تابلۆ بێت. پۆلیسی هاتوچۆ دوای دەرچوونی ئەو بڕیارە لە ڕێگەی مەفرەزەکانی هەڵمەت دەکات بۆ ئەوەی خاوەنەکانیان ئاگادار بکەنەوە لەوەی ئۆتۆمبیلەکانیان تۆمار بکەن. لە ئەگەری تۆمار نەکردن ئاگاداریان دەکەنەوە کە دەست بەسەر دەکرێت. ئەو ئۆتۆمبیلانەی بێ تابلۆن یان بێ سەرەتان زۆر سەرپێچی هاتوچۆ دەکەن وەکو لە ترافیکەکان دەدەن یان خێرایی ڕادەبەدەر لێ دەخۆڕن یان لە شوێنی قەدەغا ڕادەگرن. ئێمە وەکو پلیسی هاتوچۆ داوا لەو هاوڵاتیانە دەکەن کە زووترین کە سەردانی بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ بکەن بۆ تومارکردنی ئۆتۆمبیلەکانیان چونکە ئەو بڕیارە قرار وە لە یەک مانگدا جێبەجێ بکرێت. ئەگەر هاتوو لە فترەی ئەو دیاریکراودا سەردانی بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ نەکەن بۆ تومارکردنی ئۆتۆمبیلەکانیان دوای ئەو بڕیارە هەر ئۆتۆمبیلێکی بێ تابلۆیان بێ سەرەتا بکەوێتە ناو مەفرەزەکانی هاتوچۆیان بەردەم پلیسەکانی هاتوچۆ ئیجرا لەگەڵ دەکەن و دەست بەسەردا دەکەن ڕەوانای بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ دەکەن بۆ ئیجراتی یاسایی لە دژیان. بە پێی قسەی لایەنی پەیوەندیدارەوە دەبێتە هۆی کەمکردنەوەی سەرپێچی لە شەقام بە تۆمارکردنی ئۆتۆمبیلانە چونکە دیاردەکە بۆتە هەڕەشەیەک لەسەر شەقام بەهۆی زۆربوونی ژمارە و سەرپێچی یاساشکێنان کە بە ڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر دەڵێت زیاتر لە 100,000 ئۆتۆمبیل هەژمار دەکرێت. هەروەها پۆلیسی هاتوچۆی قەزای سۆرانی ژمارەی ئۆتۆمبیلانە لە قەزاکەیان بۆ سەر و 5,000 دادەنێت کە ماوەی چەند ساڵێکە دێن و دەڕۆن. زۆربەی ئۆتۆمبیلانەی بێ سەرەتا لە ناو بازاڕ دەسوڕێنەوە سەرپێچی هاتوچۆ دەکەن چونکە وە حساب دەکەن کە بێ تابلۆ ناتوان ئیجرا لەگەڵ بکەن. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی هاتوچۆ زۆر گرفتێکی ئێزگار گەورەمانە لەگەڵ ئۆتۆمبیلانە کە بێ سەرەتا و بێ تابلۆ بوون و منە ئۆتۆمبیلە هیچ تابلۆیەکی پەیوەند نییە. ئەگەر هاتوو ڕووداوێکی هاتوچۆ دروست بکات یان خۆی لە منداڵێک بدات لە کەسێک بدات هیچ ژمارەیەک نییە کە تومار بکرێت و ئیجرا لەگەڵ بکرێت. زۆر گیر و گرفت دروست دەکەن و ڕووداوی هاتوچۆ دروست دەکەن. بەڕێسا سەورێت بێت تابلۆ لە خیلاڵی مانگێکی دەبێت بچن هەولێرە تومارکەن. ئەگەر هاتوو هەتا یەک مانگا دیکەن گوان سەورە تومار نەکەن دوای لە هەر شوێنەکە بکەونە ناو مەفرەزێت هاتوچۆی دەست سەدا گرن و ڕەوانەی حجزەکەن ئەو جا لەو مانگەدا بڕون تومارکەن. ئەو سەورە ئەوروپیا بڕیارەوە لە خیلاڵێک مانگی ئەو سەورانە هەموو تومار بکرێن. ئەو جا دەبێت هەتا یەک مانگی بچە سەردانە هەولێرە بکەی بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر بوو تومارکردنی ئۆتۆمبیلەکەت. ئەگەر هاتوو دوای ئەو بەروەرە ناچی تومار بکەی لە هەر شوێنی بکەوێنەوە مەفرەزەکانی هاتوچۆ دەست بەسەر ئۆتۆمبیلەکەدا دەگرن. ئۆتۆمبیلێت بێ سەرەتا و مەنافێست و ئەوروپی بڕیارە دەرچوو خیلاڵەیەک مانگی هەموو تومار بکەن. ئەو جا جەناب دەبێت لەو مانگەدا سەردانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ بکەی وەکو هەولێر بۆ تومارکردنەوە ئۆتۆمبیلە خۆ.
سەورەتە یەک جۆمڕەشە دوو بێ سەرەتە و تابلووە تا وڵاتیش گادۆنیا دی سەورەتە حەجزکان بینە بەڕێبەرەتی باشە کۆک هەلگول لەگە سوەر بە حەجزێ باشە گیان دی حەجزکان سەورەتە و ئیجراتێت یاسایی گەلتە ئەنجام دەن شاوێتە ساغن نابیتن پیش شێوەکە تو سەرپێکی ئەنجام دە بیرلێندێ نەکە بەکە سەورەتە بێ تابلووە یان بێ مەنۆفیس پێشدەن جێ مەمنوع بوو تازە دی سەورەتە ڕەوانەی بەڕێبەرەتیکەن بوو ئیجراتێت یاسایی هەموو ئەو هۆکار و بێسەر و بەریە لە مامەڵەکردن بەو جۆرە ئۆتۆمبیلانە وای کردووە وەزارەتی ناوخۆ بڕیار بدات بە تۆمارکردنیان لە بەڕێبەرایەتەکانی هاتوچۆی هەرێم بۆ ئەوەی لە چوارچێوەیەکی یاسایی کۆیان بکەنەوە. بەڵام زۆرێک لە خاوەنی ئۆتۆمبیلانە ناڕازین و دەنجی نیگەرانیان لە ترافیک بە گوێی بەرپرسان دەگەێنن. ئەو بڕیارەکە لە جێ خۆیە خەڵکەکە زۆر پێ دڵخۆشە بۆ بڕیارەی بەڵام بڕیارەکە لە جێ خۆی دابی بڕیارەکە بەوەی دانەبی کە سێ بەرامبەر حکومەت سوودبند بی بەدە بەرامبەر ملەتەکە زەرمەند بی بۆچی مەسەلەن سیارە ئێستا 2009 لە 2016 سیاری ئەوروپی بە برایم خەلیلی بە گومرگەکان دەداخل بووە 2016 هەتا 2009 ئێستا غرامەی بۆ لێ ئەدەن لە کامیرەی هەر سارە 3000 دیناری بە ژێری خەڵکی غرامەی دێتە سەرێ سیارە بخۆی بای 7 ملیۆن دیناریە 7 ملیۆنیشی غرامایتە سەرێ ئەگەر حکومەت بیەوێ هەمومان نەجاتمان بی لە دەست ئەو تۆزوبایی یەک مانگ بۆ ئەو بڕیارەی کەمە لە مانگە چێ تا 4 مانگی دەخایەنێت ئەوەیان ئەو دومینیش ئەگەر حکومەت دەیەوێ ئەو سیارانەی کە بە مەنەفێس داخل بووینە و دەیەوێ لە کۆرە کێشەی تۆزوباییوە بیتەوە دەبی حکومەت چاو لە غرامەی خۆی بپۆشیت بەڵام ئێستا ئەتوو بەحقیقات ئەتوو بچیت ملیۆنێک و 200,000 ملیۆنێک و 300,000 دیناری پارەی ڕقمکردنی بدەی و لەولاش 4 ملیۆن 5 ملیۆنیش پارەی غرامەی بدەی کەواتە کەس بە پێی ڕقمکردنەوە نەچوو ئەوە بەخۆی لەوەیدا ئەوەیە کە ئەو باجی دەخلێ سەر هاوڵاتی بەخۆی حکم لەسەر خۆی کاکە بە دوو ئەوەی دانەچێت هەموو کەس مەسەلەن پێی خۆشە سیارە بە ملیۆنێکی ڕقمکە بە ملیۆنێک و 200,000 ڕقمکە بەڵام ئەدی 4 ملیۆنی غرامی لە شوێ بینی بەدیان خەڵک لێرانە هەیە مەسەلەن سیارەی تەحویل ئەسلیمان وەیە لەوانەیە ئێستا ناو مەعرەجی من بنۆڕی سی سیارەی تەحویل ئەسلی تێدابی تەحویل ئەسلی شوێنە خۆ گرنگ ئەوە نییە تو سیارە لە بازاری ڕۆیشت لە جادەی ڕۆی ڕقم هەولێر تابلۆی هەولێر دەهۆک سلەیمانی پێوە نەبوو سیارە بەمەعنەبی ئەوەی کە تۆزوبابی نەخێر تۆزوبانیە کابرای عەرەبەستان لە کەرکوک لە نەجەف لە کەربەلا لە بەغدا تەحویل ئەسلیە بەناو خۆیتی فرۆشتیتی گێز دۆلاری خۆرگتن ناو جیفانی خۆی نایە کە زانیتی سیارەکەیتە کوردستانی لەوێ ڕاست و 10 جیلۆ دەرینایە ولا سيارة من دزرع كاكا تبلغت سيه بس تاخو سيارة اللي دزرع اتو سيارة تعويل اصلي تعويل اصلي بو رقم انه يكرابوها سنويه كيكرابو بلاستيك سيارة كبيشيشيا ادي اورو دزرايا دومين او سيارة انا كاستا مثلا السيارة هي اللي رانا 2006 بيكاب دير ل 2006 داخلي كردستاني بمانيفيستا استا صار 2019 بس بخود ليش دو قساري 2000 ناري تبعي لسر روشي 2000 ناري تبعي لسر بخو باري بين زيران قرداري حكمتها بەڵێ ڕاستەکە حکومەت لەبەرەوەی ئینسان نابی دیفاع لە خۆی بکە بەس دیفاع لە خۆی بکە و حکومەتیش تاوان بارکە بەڵێ ئەو سیارانەی بێ مۆڵەتن مەسەلەن تابلۆی هەولێر دەوەک سلەیمانیان پێوەنیە لە جادەی ڕائەوەستن جامی ڕەشەکەن لۆ هەیە لە ترافلایەتی بدەن لۆی هەیە مەسەلەن خالیف سوڕەتەوە لە بازاڕی داوامە لە حکومەتی هەوە بس هەولێری بنکەی نەکەنەوە لە سووران و داوروبەری سووران بکەنەوە مانتیقیمە زۆرە بارزانە ئاکرێ هەموو جێ با بنکە بکەنەوە بە ئاسانکاری بۆ خەڵکی هەبیتن هەموو نەچنە هەولێری بدە قەلە باڵغی ئەگەر بچنە هەولێری بە 7 مانگاش خەلاص نابیدن ئەمن ئامادە نیمە ئێستا مەقسەد بچم 5-6 ملیۆنی بدەم سیارەش بای 30 وەرەقەی بی نایکەم باشترە لێرە شکی بێ قانونیش نییە یعنی بڵێم ئێستا و مەعرەزە لێرە ئەمەی شێدەکەنی زازی حکومەتمانەیە حکومەتی زازی پێداوێن عەزەکەی پێشانی شت دەدەی بۆ ئەوەیدا حاڵێ بووی بەڵام ئەو سیارانەی کەوا لا 11 و 12 بۆ سەرەوە ئەو سیارە مۆدیل باڵانە مۆدیل بەرزانە ئی وەکو وەنەوشەیە لە گزیزە مەرزیە
هەموو لەناو مەعرەز نافرۆشێ ئەو لە دەستدا دەفرۆشێ. کاکە ئێستا ئەو سیارە بۆ نمونە هەموو ڕقم پلێتەکانی خۆی پێوەیە. ئەگەر حکومت لۆ من کەمە پارە چیم لێ وەرگری بەیانی دەچمە هەولێر نەک سۆران ئەگە بنکە لە سۆرانش نەبی لە هەولێرش بی دەچمە هەولێرێ بۆ نمونە ئەو شینە ئێستا هێتم هیچ ڕقم تابلۆیش پێوە نییە. ئەمن کو ڕقەمێکم ڕقم و پلێت و شتێ خۆش هەموو پێوەیە ئارێتە من 4 میلیۆن یان 5 میلیۆن سیارەکە بخۆی باسی وەرەقەیە ئەمن کو ڕقەمێکم هەمنەوە دێرە 2006 بخۆم بەسی وەرەقەیە کرێ بچم 5 میلیۆن نامدەم لۆ من چەندە وەستی حکومەت هێرێم ئەگەر ڕاستەکە بە حکومەت هێرێم ئەو سیارانە با بەناو بکە بە سعرەکی کمە پارەچی لەو خەڵکەی وەربگری خەڵکە لۆ هەموو سیارە بەناوکە. دەچینە شاری هەولێر لەوێ دەمانەوێت بەرپرسی بەشی کامێرای چاودێری ببینین بۆ ئەوەی دەنجی ئەو خەڵکە بگەێنین و ڕاستیەکان بزانین. ئێمە وەکو بەشی کامری چاودێری خێرا ئەو ئۆتۆمبیلانەکە پێشتر دەگوترا ئەم ئۆتۆمبیلانەکە تابلۆی ئەوروپیان بەستەوە و لە شەقامەکان هاتوچۆ دەکەن و سەرپێچی تۆمار دەکەن و هیچ ئەوەلیاتەچیان نییە. ئێستا بەو فترەی ئەخیریە دەرچوو کە ئەمانە هەموو سەرپێچەکانیان بۆ تۆمار کراوە کە لە بریتە لە لێخوڕین لە خێرایی یاخود وەستان لە شوێنی قەدەغا. ئێستا لەم کاتە ئەم پارەی هەموو دەبێ ئەژمار بکرێ و تاکو و تابلۆکانیان بۆ ڕقم بکرێت. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم شوفێرێکە ئەم ئۆتۆمبیلانەی لێخوڕیوە بە فکرەی خۆی کە ئەم ئۆتۆمبیلە تۆمار نەکراوە هیچ ئەوەلیاتێکی لە هاتوچۆی هەولێر نییە سەرپێچێکی زۆری تۆمار کردووە. ئێمە پێشتریش کە ئاگادارمان کردمونە ئەو شوفێرانەی کە ژمارەیان ئەوروپیە یاخود ئەوەلیاتیان تاپلۆیان دەستکردە و ساختەیە خۆیان دروستیان کردووە ئەگەر هاتوو کە لە مەفرەزەکانی هاتوچۆ دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیان دابژێرێ و بێنە بەشەکەمان کە پاکانیان بۆ بکرێت دەبێت ئەم پارەیە کە سەرپێچەکەیان پێوە ئەنجامدا هەمووی ئەژمار بکرێت. کاکە ئەو معاملە ئیتو بوو ئەوە ژمارەکەتە 22 سەرپێچیت ئەنجامدایە کۆی گشتی پارەکەی 2,135,000 لا ئێمە تۆمار کرا بەو ژمارە ئەوروپیە کە لەسەر ئۆتۆمبیلەکەدا باش کاکە ئێستا ماوەکە لۆ دەنووسین پاکانەکە دەچێت بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر لەوێ ڕسوماتەکە پارەکەی خۆت غەرامەکەی دەفع دەکەی و تابلۆکەت خۆت دەبەست. سەرەتا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن کە ئەو بڕیارە دەکردیا لە بەرژەوەندی گشتی هەم لۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە بۆ خەڵکیش ئەو سیارە تۆزوبایانەکە ڕقم دەکاتن. هەتا ئێستا شکا من کەتیمە دوو معاملەی بەڕاستی ئیشەکان زۆر باشی ڕۆیشتیا. هەتا ئێستا هیچ گلەیەکیشم لە حکوومەتی هەرێم نەبووە دەستخۆشی لێکەن کە ئەو بڕیارەی دەرکردیا. سەبارەت بەو ئۆتۆمبیلانەی کە لە خوار و ناوەڕاستی عراق هێنراون بۆ هەرێمی کوردستان کە بەشێکیان لەلایەن حکوومەتی عراق حجزیان لەسرە بەرپرسی نووسینگەی کارت و زانیاری هاتوچۆی هەولێر باز لە کێشەکانیان دەکات. ئێمە وەکو نووسینگەی چاودێری کە ئەو بڕیارەکە دەرچووە لێ کەمەوە لە دایرەی هەولێری موافقەی وەردەگریتن دەڕوانی فەحسی دەکەین کە فەحس کرا دێتە لای من ئەمە لێرەکان لە کۆمپیوتەر دەدەن ئایا ئەو سیارە تۆمار کرایە لە محافەزەکان یا تۆمار نەکرایە ئایا ئەگە تۆمار کرابی ئەو مطالعی خۆمان دەوسین ڕەوانی دایرەی دەکەن ئەوان وەکو ئیجرات بە کارەکەی هەڵدەستن ئەگە تۆمارش نەکرابی احتیادی دەچین تۆمار نەکرایە لە محافەزەکان لەو حاڵەتەی خەتەواتەکان دەستە دووی ئیجراتەکە دەکرێ و ڕقم دەکرێت. ئێستا لەو معاملەتان عینەن ئەوە سنەی بزرکردە بەس سەحە سودوری هینە سەحە سودورەکەش وەکو ئەوەی مطابقەی کێشەی ختمی بەرەوبەرەی هاتووی دایناوای پێوەیە کێشێکی نییە غەڕامەی لە سەنیە مەحدوزاتی کردێ احتیادیە هیچی نییە ئەو سیارە ڕەوانی فەحسی کرایە باش کە چۆ فەحس کە لە عادە بەڕاد زابطی فەحس ختم دەکا کە ختمی کردێتە لای من ئەمش لێرکانە لە کۆمپیوتەر دەمزانم ئایا لە لای محافەزەکانی جنوبی ئەو سیارە تۆمار کرایە یان تۆمار نەکرایە.
ئەمە ئیزراتەکە هاتەکردم کە فەحسی کە ئەمە لێرە ئێستا مەنیفێستەکەی لە کۆمپیوتەر دەدا لە لای خۆمەوە ئایا ئەو سیارە لە لای محافەزەکانی جنوبی تۆمارکرایان تۆمار نەکرایە ئەگەر تۆمار کرابی هەروەکو باسم کرد متاڵای خۆم دەنووسم تۆمار کرایە بەرقەم شاسی ئەوەندە جۆری سیارەکەی ڕقەمەکەیە ناوی حائیزەکەی بە ناوی ئەو شخصی تۆمار کرایە. والله زیاتر ئەو مشکلانەکە دێتە لای ما هەر ئەوەیە کە ینی زیاتر کابرا نازانیتن کڕیتی کە تێتێ لای من لەکتە من دیار لێبێت ئایا لە لای محافەزەکان تۆمار کرایان تۆمار نەکرات کە حتا وەکو فلتەر وایە مرحلە پێدا دێتن کە ئەو مرحلەیە کە هاتەکەنە من لەکتە من دیار دەبێت ئایا تۆمار کرابی لەیان تۆمار نەکرابی کە تۆمار کرابی معاملەکەی فەشەل دەنێت ڕقەمی نادرێت چکە لەوێندا ڕقەمی هەیە ئەوەلیاتی هەیە ئەو سیارەیە جنوبیش غەرامە دەکرێت هەیە بە ملیۆن لە سەریتی هەیە ملیۆنەکە 2 ملیۆنە 3 ملیۆنە ئێستا سیارەم لەلایە 4 ملیۆن غەرامەی لەسەرە یعنی خەڵک هوشیار بێ خۆی لە نەو ئەسیارە نێت ئەم تەشجیعی ناکەم کە ئەو سیارانە بکڕێتن چکە مشکلەی لە دووە نازانی ئێستا کابرا هەیە دەکڕیتن کڕیتی پارەی پێدایە کە کاتێک دوا ڕۆژ تەماشا دەکە دێتن مراجعی مروری دەکە ئەوزە مشکلەکەی لۆ دیار دەبیتن دەمی تۆمار کرایە کابرا نەیزانیە باسی نەکرێ یاخود زیاریە ئەوەش هەیە لە گۆڕێ. سەبارەت بە ڕێنمایی و مەرج و هەنگاوەکانی تۆمارکردنیەوە ئۆتۆمبیلە بێ سەرەتایانە دەچینە لای بەڕێوەبەری بەشی تۆماری هاتوچۆی هەولێر. دەپرسینەوانەی دێن بۆ بەستانی تابلۆی فەرمی و یاسایی شارەکان چی بکەن هاوکادا و داواکاریانەی لە ترافیک گەیاندیان بەگوێی لایەنی پەیوەندیدار دەمانەوێت بزانین چ وەڵامێکیان دەدەنەوە و دوا ڕێنمایی چییە بۆ تۆمارکردن. سەبارەت بەو بڕیارێکە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بۆ ئۆتۆمبیلەکە بێسەرەتان یاخود ئۆتۆمبیلە کە هەرگری تابلۆی بیانی ئەوروپیەکان پێدەرن هەر هاوڵاتێکەم ئۆتۆمبیلە هەبی دەتوانین بێسەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆی بکاتن بۆی ئۆتۆمبیلەکەی تۆمار بکاتن ئەمە بڕیارێکە بۆ هاوڵاتیان کە بتوانن لە کۆر کەیشە و گیر و گرفتی هاتوچۆ بن و تووشی ئیشکال نەبن آخر تعلیمات کە ئەمڕۆ بەدەستمان گەیشتیا ئەو تعلیماتەیە پێشتر ئۆتۆمبیلی ئەوروپی پێش ئەو ئۆتۆمبیلانێکە پێشی 2017 داخل بوون ئەوان تۆمار دەکرا بەڵام تعلیماتی نوێ سارەشی بۆ ئیزافەکردن یەکی ئەو ئۆتۆمبیلان پێشی 2018 داخل بۆ توانن بێن تۆمارکە تعلیماتی دووەم کە دەرچووە ئەو ئۆتۆمبیلانەی کە پێشتر بێسەرەتا بوون لە 94 تاکو 2015 دەگرتن بەڵام تعلیماتی نوێ لە 94 تاکو 2010 بۆ پێویستە کە هاوڵاتیان ئاگادار بن ئۆتۆمبیلانێکە 94 تاکو 2010 شمولی دەکاتن ما باقی 2011 دوازە ناگریتەوە. لەبەرەوەی خەرکەکی زۆر کە داوای کرد داواکاری هەبوو کە ماوەکە درێژ بکرێتەوە لەبەرەوەی پیران نەگەیشت یان مەزاری نەبوو بۆیە وەزارەت ئەم داواکاری هاوڵاتیان بە هەند وەگرت و ماوەکەی درێژ کردەوە تاکو 15 هەر هاوڵاتێکە دێت سەردامان دەکاتن پێویستە چەند ڕێنمایەک جێبەجێ بکاتن پێشی هەموو شتێک دەچی لە لای عریزەنووسەکان و داواکاریەک پێشکەش دەکاتن دوایە کە دێتن ڕەوانەی لیژنەی پشکنینی دەکەین پاشە کە لیژنەی پشکنینەکەی بۆ کردین بە شێوەیەکی ڕێکوپێک شانسەکەی بۆ دیاریکردین چەند خوتواتی کە دەکاتن یەک لەوانە دەسە ژووری ئایتی بزانین ئەو شانسیە لە پارێزگاکان تر تۆمار کرا خو تۆمار نەکرا پاشە دەستە ژووری یاسایی بزانین هیچ حجزێک یان کێشە و گرفتێکی نییە پاشە کە ژووری یاسایی کەش هۆبەشکەمان هەیە هۆبەی نووسنگەی چاودێری دەینێری نێوێندەرێ ئەو ئیتساڵاتی هەیە لەگەر کۆمپیوتەری مرکزی بەغدایە بزانین لە پارێزگاکانی جنوب ناوەڕاست دەوێت تۆمارە یاخود تۆمار نییە یاخود هیچ کێشە و گرفتێک و مەحجوزاتی لەسەر حجزێکی لەسرە پاشەوەی کە دەینێرینە پۆلیسی بەڕێوەبەراتی پۆلیسی نێودەوڵەتی ئەنتەرپۆل لێوێندەش کە جوابمان بۆ هاتی کێشەیەکی نییە ئەو کاسارەکە توانی تۆماری بکەین بەڵام ئەگەر ئۆتۆمبیلەکە کێشەیەکی شخصی لەسەر بوو یاخود حزێکی لەسەر بوو ئۆتۆمبیلەکە بە هیچ شێوەیەک تۆمار ناکرێت. بەپێی تعلیماتی وەزارەت ناوخۆ ئۆتۆمبیلانێک کە لەو ماوەی بۆیان دانراوە هاتن سیارەکانیان تۆمار کرد ئەوە شێشی چاکەگە تۆمار نەکەم پێی تعلیماتی وەزارەت ناوخۆ دەبێت دەستگیر بکرێت ئەو ئۆتۆمبیلانێک کە هەرگری تابلۆی بیانینە یان ئەو ئۆتۆمبیلانێک کە هەرگری تابلۆی فەحس مۆقەتی پارێزگای ناوەڕاستیان جنوبە بەمەرجێک باجی هەرێمی هەبیتن ئەو ئۆتۆمبیلانێک کە
لە کاتی پرۆسی ئازادکردنی عێراق هاوردەی هەرێم کرانەوە تا کوستا تۆمەر نەکراینە ئەو ئۆتۆمبیلانێکە پێش 2016 بە ڕێگایکی ڕسمی لە دەواازە ڕسمیەکان داخلی هەرێم بووە بەڵام تا کوێستا تۆماری نەکردووە بە مەرجێک فرۆشرابی لایەن کۆمپانیە توانی بێت تۆماری بکاتن ئەو ئۆتۆمبیلانەی کە لە دەواازەکانی عراق داخل بۆ لە ناو هەرێ من تا کوێستا تۆمار نەکرا ئەوانیش دەتوانن بێن تۆماریکەم بەس بمەرجێک کە بە شێوەیەکی ڕسمی داخل ببیت بنسبەت ئەو ئۆتۆمبیلانێکە تا کوێستا تۆمار نەکران و تابلۆکانی تابلۆی بیانی پێ و یاخود بێ تابلۆ بوو یاخود تا هەر خۆی تابلۆیەکی دانەیە ئەو ئۆتۆمبیلانە ئەگە سەرپێچی کردبی تۆمار کرایە لە ڕێگای کامیرەکانی هاتوچۆ یاخود لە ڕێگای مەفارزەکانی مرور سەرپێچەکانی تۆمار کرایە بۆیە ئێستا کە دێ سارەکەی تۆمار دەکاتن پێویستە سەردانی بەشی کۆمپیوتەر و ئایتی و بەشی کامیرەکان کە بۆی غەرامەی لەسرە پاکانەی بکات و کەرامەکەی سافکە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەوەی ئێستا ئۆتۆمبیل دەوی بکڕێتن یان کە ترومبیلەکەی ئۆتۆمبیلەکەی کڕە ئاگاداری ئەوە بیتن کە غەرامەکەی دەبی بداتن لە بەرەوەی وەکو بەڕێوەبراتی هاتوچۆ ئێمە سەرپێچەکان تۆمار دەکەین زۆر لە ئۆتۆمبیلەکان کە تووشی گیر و گرفت بووە بۆی کە غەرامەی زۆر لەسرە یان ڕووداوی هاتوچۆی کردیا بۆیە وەکو بەڕێوەبراتی هاتوچۆ ئەمە هەموو سەرپێچەکان تۆمار دەکەین و ئیزراعاتی لەگەر دەکەین جا بۆیە هاوڵاتی ئاگاداری ئەو مەسەلەیەبی کە پێشتر لە شێ دەکڕێتن ئەو لێ بەرپرسیارە. ترافیک لە ئەنجامی بەدواداچوونی بۆ و دیاردە و گرفتە یاتوچۆ ئەوە دەخاتە ڕوو کە هەوڵێکەیە بۆ بازرگانیکردن بە ئۆتۆمبیلانە و دواتر ساختکردنەوەیان بە خەڵکی هەرێمی کوردستان. دەبێت سەرەتا لە دەواازە سنووریەکان و ناوچە سنووریەکان ڕێگری لێ بکرێت لاگەری کۆنتترۆلکردنی سنوورەکان بۆ نەهێشتنی دەربازبوونی ئۆتۆمبیلانە کە مەبەستیانە بێنە ناو هەرێمی کوردستان ڕێژەی زیادبوونی تۆزوبا کەم دەکاتەوە. ئەو کات دۆزینەوەی چارەسەر بۆ 1000 ئۆتۆمبیل ئاسانترە لەوەی دەیان 1000 بازار و شەقامەکان داپۆشن و داگیر بکەن. ترافیک لە کۆتایی ئەوە دەخاتە ڕوو هەموو و گرفت و کێشانە پێویستیان بە چارەسەرێکە بەڵام پێدەچێت دەوەندا ئاسان نەبێت ساڕێژکردنی برینەکان. شارەزایان و لایەنی پەیوەندیدار بەشێکی خەڵکیش ناکۆکن لە چۆنیەتی دانانی میکانیزمێک بۆ چارەسەری ئەو کێشەیە. لە کۆتاییدا هەموو هەنگاوەکان دەبێت بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن لە پاراستنی گیان و سەر و ماڵی هاونیشتیمانیان تا کۆمەڵگایەکی تەندروست بنیاد بنین.